generation opened her eyes. What's going on? I saw that tilt and I thought, I've seen that with patients. So opportunity to say, Because Shah says it's important that VR is paired with a guided discussion and reflection. I am your brain. شویدی عن شوید باکوری سوریا و دی باکوری عراق دجی کو انکره دی بیجا جور ایریش لسر ترکیه تینا کرن لشکری دی بیجا آرمانجا ایریشن دی سوریه دا یک جه باسکین پیکیکیا اف ایریش پشتی تقینا روژا 13 ول استانبول تیدا 6 کس هاتن کشتن بیژن فروکن ترکیه دو گند توب باران کرنا ترکیه سی جاران در بازی هریمن باکوری سوریا رجب طیب اردوغان دی بیجا لشوی تابربیان چوار مەزڵوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات ڕایگەیاند ئەگەر ئەم شەڕە بەردەوام بێت زیانەکان دەگاتە هەموو لایەک. ساعت بوريدة لسر هرمن جير السرواريار وبريا خسر در باكرو جلاتي سوريا بونه هجمارا قربانيين هسد نهن وهيزن رژیم بریندار هنه هيا دما آمده کرنا و راپور نه جانگوری و لاگو پشتی ایریشا یکی لسر همان جهی بشوپان ایریشا دوامین پیک هات و دم ده جیانا خوش دست دا فرماندار هیزن سوریا دیموکراتی زیان بکیجه هر آلیکی اف ایریش و زرار بده هر کسی اگر کو دولت ترک به ایریش خود دوام بکه ناخذن شركي مزن دركبه يرو يكشم يجي بحزارا خلق القام يدجي ايريشن تركيا وبيدنجيا جواكا نافنتوي داك كي واف ايريش هاني جارك بسكنين بالافرين جنگين ارتشات ازدجه ب 26 ايريشان هاتن ارماش كرن فرماندار هنز سوريا ديمقراطيك دي بشياري دان جو هجر افشر برفرهتر ببادي حد هيزن غارانتور امريكا روسيا وبدنجي اوان شرمزار دكن بمرة نازا تشتي نوتر هابو يعني تشتي دي هابو بشتي جی خود راپوری دیجی آماجوی کی بوگو بریندار روشوان گرام بو و دبه گو هجمارا دانزی دبه و اوی یک بونه 13 قربانی 11 جوان ده گند عالی قرچوغی هریما دیریکا سوری همو سیویلن نه بریندارن دن ین سیویل جهنه و دناو وان کسی گو جیانا خوش دست دای آن هایی گو دکر ارمانج و جیانا خوش دست دا حکومت شامی لهرم جدا هاتن کشتن بله محمود جی گرانیا يعني سنگیا و ایریشا ترکیه کوبان دوروبر بویا چه کوبا کوزانه بحث دکه جماره که مثلا سربازی بله لکوبانی ایریش ساعت 12 ایوار دست پیکر ایریش حیانی دما سبه ساعت 10
تی هرما کوبانی 5 ایریش پیکاتن ل ناوند باجر و هوردورا باجر ایریش لسر کاش مشتن نور بون دار حکومت تناس کردن لکوبانی رو درکش د ایریش پیکاتن ایریش اگیل نزدیکی ازاع کوبانی گوبره او ارتش روسیا بولن ها او لبنانیا کاش مشتن نور نخاشخانه یک هات آرمانج کردن او نخخانه کرونا بو زیان مروفاهی سه بریندار لکوبانی هنه یک جوان ویجی دسر خود به پارچاکی برینداره لینها گور آگاهین و دست خستی روشوی باشه او روزنم سترک تیوی دا نکی ترس دناف ملت دا پر چه بو نکارم بیشن کوچبری یکی مزن چه بو لی وایا دیسان جبلیکو مع راگهاندنا وکوبتی ربری هلزن پارس سنغال ما دي رابورتا زانا دا لقامش لوخو بشاندان بونا لكوباني تشي دبا براستی لکوبانیش برمک لکار گوت خلق جمالین خودر نکوین حیانی هنکی ایش راد وستن لبو تفکر خلقی دنوا باجیر دا پرکه ما برین ها هنک آگاهی هبون گو خلق در دور کوبانی تی کوبانیش بو پشتگیری و رقای خلق مجل حتی نها هینت دوباره بن بله که چوبش خلقی درکت در وای باجر ناوا گندان یعنی جبرت لی ام بگیشتین نکارن بیجن کوچبری یک جناب باجر چه بود پیک ناتنه وکی مگوش بر هشیارین هیزن اولکاری بله زانا يعني دهما بهيست كاركي وصابك لغورا ريشين دي تم شاف سوريا ديك كوي جارك دي بكافن شخوا او ترس جي كسينغو جيانا خوشدس دانا جناب لشكران كردين سوريا ده هي شخوا سبيكرين اف اوبراسيون نبج تركيا تلفو تفجركي لشكري برفره بجاهي حتى نهاتنا ل جنگي هي وبتايبتي لنافچين والاليكي دين لنافچين دربيسيه زرغان ام تخازم بالي بكشين سيرفي يكي لملي شيراوا وترفعتي والشهبه يجي بو لوي داري لجي كي غواتي ارمانج كرين نيزيكي دخاز ببرسم يعني او مسألة كو بترزيان قهايا هيزين حكومتها السوري لو سلايا تشما او ارمانج بنيان بخلتي ناب غلطیه جارا بريجي بري دمهان ديسا تركيا بيجهك نقطه كالاشكريه رجيم سوريا لرجاء نبريا درون ابن يعني جارا يكي ناب بروكن شهر كوباني ارمانج كن و جارا 16 لشكرن اللي قز عليه هالي غير السبي قول دركي ارتيشا سوريا پرانی لوی در که بلاف دبن هاتن آرمانج کرن حر بالاترین شهرین ترکیه یعنی هجای هم بال بکشین جیگو اف ایریش نتنی خانه یک هات لش آرمانج کرن لعالی گند قز علی لسر خطا جبهل گرید آردونان جبو کوب سوري
دوێ دەبووێدا بەریدار کەتن و هاتن کوشتن. بەڵێ محمود بن حوسن کۆبانی ئەم بزانن باژەرێک لەسەر سنووری وانە هەنە یان نا شعالی تورکیا ترکیە بەڵێ لە گۆری لەبوو تەفگەرێکی لەشکری لە ئالیە جۆر سینۆر تنە لە ئالیە ترکێ دەست خستن ji nav opozîsyona Xerman ji wan re natine ji bo amadkirina êrişekê li ser erdê. Li ser êrişên ku şevedî Tirkiye شمشێرەوە ڕاگەیان بیست فڕۆکەی بێفڕۆکەوانی لێهێرشەکەی بەرەبەیانی ئەمڕۆدا بۆ سەرهەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان لە سووریا بەکارهێناوە. زیاتر لە 13 نەتە ئامان شەروەها لە هەرێم ناوچەکانی شەنگال، بناری قەندیل، کورتەک و چای ناوچەکانی کۆبانێتە ڕەفعات زیاتر پەیامگیری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. هەرێم کۆ دەکاتەوە ئامان چیە لە کۆکردنەوەی ئەو هێزە لە پیرانشەهر، شنۆ، بانە، مەریوان لە هەموو ناوەوە دیارە ئێمە قسەمان ئامانجی هێرشکردنە بۆ سەر ناوچە سنووریەکانی هەرێم و دەستوەشاندنە لە کوردیەکان کە لەسەر سنوورەکانی هەرێمی پلانی هەیە دەست لە هێزە کوردیەکان واتە بارەگا سەرەکیەکانیان لە کۆیە و زڕگوێز جارێکی تر بووە شێنێتەوە و هەرەم شەو تەنها بە ئاماژەیەکی کورد نووسیوێتی بسم الله الرحمن الرحیم دیارە ئەمە بەلای کارتە کوردیەکانەوە وا لێک دەدرێتەوە کە ئەمە سەرەت ئاماژە بەوە شەکەن کە بەتن بە ئەنجامدانی ئۆپەراسیۆن لە دەرەوەی سنوور بەکارهێنن. بۆیە هێزە کوردیەکانی ئێران یان پارتە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێستادا لە ئامادەباشیدان و زمینەکانی ئێران لە ئانوساتدایە بەتایبەت دوای ئەوەی کە هەفتەی ڕابردوو ئیسماعیل قاعانی فەرماندەی فەیلەقی قودس هۆشداریدایە بەرپرسەمی کوردستان و پێی ڕاگەیاندن کە کاتەوە و پاڵپشت بەو هێزان ئێران پلانی هەیە کە لە ئایندەیەکی نزیکدا لەشکرکێشی دەست پێ بکات. سەبارەت بە هێرشەکە پارتی سۆشالیستی کوردستان ئەمریکا ئەم لێدوانی لێوەرگرتووە فەرموون. ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەو دەوڵەتە هەیە ڕەنگە ئاسان هەم تورکیاش و هەم ڕەنگە وڵاتانی تری لەو منتیقەیە تەراتێ نەکەن لە کوردستاندا ئەژگەڕێن و کەسی ڕێگەیان لێ ناگرێ بەڵام ئەوە و سەروەریەکانی خۆی ناپارێزێ دیکە لە عێراق ئایا ئەمریکای یەکێک ئەو هەموو چەک و ئیمکانەتە بە بۆ ئوکرانیا بەڵام بۆ کوردستان بەنایێن ئەرکی عێراق پێ دوایە کانی هەرێمی کوردستانەکە خۆی ئەگەر ئێمە جیاب وایە باسی دەوڵەتی کوردیەکەین عێراق تەنگە نەفەزە بێ کە توانێت خۆی بپارێزێ ئەگەری هێرشێکی هاو ئێمە ئەگەر خۆمان بین ئەتوانین بوارێکی تر بێ ئەتوانین چونکە هەرێمی کوردستان ئەوە زیاتر لە 30 ساڵە هەرێمی کوردستان هەیە جگە لەوە ترانزیت بۆتە جێگەیەکی بازرگانی. دڵشاد باشە تورکیا هێرشی ئاسمانی دەکات و چەند ناوچەی
کرد پلانەکەی تورکیا جیاوازترە لە پلانەکەی ئێران سووریایەوە بە ئاراستەی ڕۆژ کوردستانیشە زیاتر پلانەکانی تورکیا بە ئامانجکردنی هێزەکانی پەکەکە و هێزە نزیکەکان درۆن و لە ڕێگەی چاودێری چاوی تورکیا زیاتر لەسەر ڕۆژاوای کوردستانە بەڵام پلانەکانی ئێران جیاوازترەکە لە شکرکێشیەکە لە سنوورەکانەوە. هێرشەکانی ئێران دەبنەوە چکە ئێران دەیەوێت هێرش کات وا دەردەکەوێت. دڵشاد؟ دڵشاد گوێت لێمە ئاسۆ؟ ئەلۆ؟ پارتە کوردیەکانی ڕۆژهەڵات چییە سەبارەت بە بەرەنگاربوونەوەی هێرشەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەیە سەرەتا بەشێک لەو ناوچە سنووریانە دوورکەونن بۆ هێرشی زەمینی ئەو پاساوانە بەدەست ئێرانەوە پارتە کوردیەکانی ڕۆژهەڵات لە قۆناغی ئەوە تاوتوێی چۆنەتی بەرگریکردن لە خۆیان بکەن چونکە ئەوان تێگەی کە لە ناوچە سنووریەکانەوە نزیکەوەکان ئەکرێ بڵێین کە ئەوان بەرەنگاری فشارەکانی ئێرانە بنەوە بەڵام چاودێران باس لەوە ئەکەن کە توانای پان بەراورد بە هێزی ئێرانی توانایەکی هەوڵی پاراستنی بنکە و بارگاکانیان بدەن لە هێرش یاخود با بڵێن ئەو پلانە بگرنەوەی ئەنجامدانی هێرشی ئێرانە بۆ سەر بنکە یارەکانە دڵشاد. دەنگی ئەمریکا که چند روزنامه‌وان لسان سری جینەتەوەی ji بۆ karê wan yê berevaniye مەترسیدار دا نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەوانێکا کوردە یەکەم پاراستنا ڕۆژنامەگەران خەلاتە ئازادیە چاپە نیاز عەبدوڵڵا نیاز ڕۆژنامەگەر نیاز ji ber gefên lê dihata xwarin bicih dibe. Her wiha ji ber ku vîzeya niyaz ya Amerîkayê tune bû nekarî beşdarê şebat wergirtinê bibe. Lê li dewsa wê xebat vê yekê wergirtina vê xelat hûn dikevin zîndanan. Jiyana rojname lê koçberiyê be jî berdewam kir. wê xelata wê li cem xwe bigirin heta ku ew bikare bi destê xwe werbigire. Hate nîşandan û pişta kesên ku beşdarê şevê bûn rabûn serpiya û çepek hevxistin. Di hem derhenerê programa rêxistinê Carlos Martinez jî نیاز عەبدوڵڵا bi wergirtina vê xelatê re em rûmedar kirin. Wate vê xelatê mageriyê gelek tişkiriye. Her wiha warêka mezin da derbas bûye û ev xelat wergirtiye. Rojnamegerên Kurd di nav şera krîtîk da rojnamegeriyê dikin. Ji ber vê yekê ku ez dikin piştgiriyê bidin wan. Di heman demê de îsal pê rojnamegera Ukraynî ku ji rojnameya Ukrayna Wata vê xelatê ji bo nasîna rola rojnamegeriya ku di nava şerê di navbera Rûsya û Ukraynayê de nasîn ji dest pêka şerûfer
تشا اوکراینای بون جبر وی که جوارگرتنا و خلاته جبو روشنامه‌گریه سرب و همجی جبو شارکون هاد به گلک گرنگ gerindin jî xelat wergirtin. Abraham Jimenez Enua li Kubayê freelance rojnameyê xwe werbigire. Galina Timchenko Sinan Tunçdemir, Dengê Amerîka, New York. بله وەکە ئەم دەبیسین دە ناف ڕۆژنەمەڤانین و کۆمیتەیە پاراستنا ڕۆژنەمە خەڵاتکردین نیاز عەبدەڵڵا بوو ji ber karê wê di warê ragihandina azad da wê bi mafên rojnamevanan niha niyaz rastexwaj ji stûdiya Dengê Amerîka li Parîsê bi me reya Niyazxan pêş hemû ştêk pîrozbayî lê dekem dizanim tu هەستت چی بوو؟ زۆر سپاس بۆ ئێوە کاکدەخیل و زۆر سپاس بایەکەتان خۆم پێم وایە ئەم خەڵاتە بە تەنیا خەڵاتی ئازا و ئازادی خوازانەیە کە بە درێژایی ساڵانی ڕابردوو لە ڕێگەی کارەکانیانەوە ڕاستیەکانیان لە هەرێمی کوردستان و بەشەکانی دیکەی کوردستان و لە ڕێگەی و بەرگریان لە بەهاکانی دیموکراسی و مافەکانی مرۆڤ کردووە. بەڵێ. نیایی بەڵێ. ئەم خەڵاتە گرنگە لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەستێکی خۆشە کە ئێمە ڕۆژنامەنووس لە ڕێگەی خەڵاتەوە کار بکات بۆ دیارخستنی کۆمەڵێک نمونە لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ ئەوەی ئەم ڕۆژنامەنووسانە بکات بە سەرچاوەی ئیلهام بۆ ڕوبەڕووی کۆمەڵێک سەختی ئەبنەوە تا ئەم ڕۆژنامەنووسانە هێز وەربگرن کە چۆن بەردەوام بن. بەڵێ نیازخان کاتی لە کوردستان بووی چەندی چۆنیتی ئەو هەڕەشانەمان بوو بکەیت؟ بە دڵنیایی هەموو ئەو هەڕەشانی کە ئێمە ڕوبەڕووی بووینەتەوە لە ساڵانی کە بە شێوازی جۆراوجۆریش لە ڕێگەی ئەلکترۆنیەوە یا لە ڕێگەی نامەتاوی کە لە نێردراون یا هەموو هەوڵەکانی دیکەی درێژەیان هەیە بەڵام ئەوەی کە بۆ خەڵکی وەکو ئێمە زۆر زۆر گرنگە هەموو ئەو فشار و دەست ئازا و بێری دیکەمان لە هەرێمی کوردستان ڕاستە زۆر جار بۆتە هۆکاری ئەوەی کە سەختێکی زۆرمان بۆ دروستکە زۆر زانیاری هەبوو ویستومانە دەستمان پێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەبێ ئەوە بڵین کە ئەم ئازارانە تەنیا ڕوبەڕووی ئێمە نەم ساتە هاوڕێیانی ڕۆژنامەنووسمان لە زیندانیانی بادی بەرزم پێیانەوە ئەوان هێز و ورە و وزەیەکی زۆر کوردستان گوێ لە فشاری نێودەوڵەتی و فشاری ناخۆیی بادینان کە ئێستاش ماوەی زیندانیکردنی ئەم ڕۆژنامەنووسانە لە ناو زیندانەکان درێژ بکاتەوە ئەم ڕۆژنامەنووسانە ئازادی بەچاوی خۆیان نەبینن لە کاتێکدا دەبوو ئەم کە ڕۆژنامەنووس لای ئەوان گیراون لە زیندانەکانی ئەواندان بەدووە زیاتر لەوە کاک دەخیل ئەم ڕۆژنامەنووس ڕووی ئەشکەنجە ئەبنەوە هەر زیندانێک کاتێک کە ئەچێتە زیندانی چاکسازیەوە نابێت بە هیچ شێوازێک ڕوبەڕووی زیندانیکردنی تاکە کەس ڕۆژنامەنووسانە سەرباری ئەوەی کە چەندین جارمانیان گر بوو ئەوەی ئازادکردنی مەرزدار کە بە پێی یاسا بۆیان جێبەجێ ئەبێت جێبەجێ بکرێت لە بەرامبەریاندا ئەمان هیچێکێک لەو مەرجانە زیندانی مافێکی بەندکراوی زیندانی پێچەوە
کی ئارامتر بەجێبەجێکردنی مافەکانیەوە قۆناغی زیندانیکردنی تێپەڕێنێت. نیازخان خەڵکانی کەن کە پێیان وایە ئاداران لە هەرێمی کوردستان گرنگی ڕۆژنامەگەری ئەوانەی لەگەڵ بۆ چۆنیان نین بۆ تۆ زۆر سپاس کاک دەخیل بۆ ئەم پرسیارە لە ڕاست زۆر بەباشی تێگەیشتون کە گرنگی میدیا لە چیدایە بۆیە میدیای سروس دەکەن بۆیە بە ملیارەها دۆلار ئامادە گەیاندنی زانیاری نادروست بۆ تێکدانی چێژ و سەرشکەن لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی ناخۆیی کە و هەر ئەو پێشلکاریانەیە کە خەڵکی وەک من و هەموو هاوڕێکانم لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی بووینەتەوە و ئەو زیندانیانی بادینانیش ڕوبەڕووی بوونەتەوە و تا شەهید کاری ڕۆژنامەوانی کارێکی زۆر پیرۆز و گرنگ و یەکانگیرە لەگەڵ هەموو ڕاستەقینەیی کارەکانی جێبەجێ دەکات گەندەڵەکان ئاشکرا دەکات پێشلکارەکانی مافەکانی مرۆڤ بە تێکڕا ئاشکرا بە دڵنیایی لەو کاتەدا دەسەڵاتداران ڕقیان لێ بەرامبەر ئێمە و خەڵکێکی تر لە هەرێمی کوردستان تا ئەم ساتر جێبەجێ دەکرێت بەڵگەی بوونی گرنگی ئازادە کە لە ڕێوە زانیاری 6مان بیستن لە کاتی ڕسمی خڵاتکردنی جەنابێت کە ئەو خەتەریە دەکەن لەسەر ڕۆژ تا ڕادەیەک پێش چەند ساڵێکی ڕابردوو وەکو بڵێ تەفگەرێکی ڕۆژنامەگەری باش هەبوو بەڵام ئێستا وا سەرکورد دەکەن بەوەی کە لە سای ئەم جۆرە سیاسەتی کوردستان لە ئێستادا بەرەو گەشە سەندن بچێت بە پێچەوانەوە ئێستا لە حاڵ دەستگای ئەمنیەکان هەڵیان کوتاوە ڕۆژنامەنووسەکان بە شێوەیەکی بەردەوام بانگ ئەکەن بۆ دەستگاکانی ئاسکی زیاتری میدیا بەڵام لەگەڵ ئەوەشدا دەستخۆشی یان ئازایانە تێدەکۆشن و پێم وایە ئەگەر بێت و ئەوەندە سکایەی میدیا هەرێمی کوردستان لەوەی کە لە ئێستادا هەیە بۆیە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە ڕۆژنامەنووسان و پەیوەست بە پێشێلکردنی دۆسیەکانی مافەکانی مرۆڤ و تاوانەکان دێنن چونکە جگە لە چاکسازی دیکەی ڕاست نییە لە حکومڕانی نیاز خان کاتێ لە هەرمی کوردستان بووی پێشەوەی دەرچیت بینی جارێک دەرچووی وەکو بڵێ بەرگری لە چەندێک ئەو دەرفەتت هەیە یان بوار ڕەخساوە بۆ ئەوەی ئەو چالاکوان و ڕزگار بکرێن یان ئازاد بکرێن کاک دەخیل زۆر سپاس بۆ پرسیارە ئەمەوێ بڵێم کە ئەنگی بارودۆخی هەرێمی کوردستانەکەین لە ڕێی تا ئێستا پەیوەندیمان هەیە لەگەڵ هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و لە ڕێگەی نووسین و لە ڕێگەی کارەکانمانەوە و لە ڕێگەی پەیوەندیکردنمانەوە لەگەڵ ڕۆژنامەنووسان و ناوەندەکانی دیکە زیاتر گواستراوەتەوە بۆ ئاستێکی نێودەوڵەتی و ئێمە بە هەموو پێوەرێک بەردەوامین لەسەر ئەو خاڵانی کە بە درێژایی نیەتێک بۆ پاشەکشەکردن لەلایەن ئێمەوە نییە بۆیە جارێکی تر پیرۆزبای لە دەکەم نیازخان زۆر سپاس بۆ ئێوە کاک دەخیل و ئەم خەڵات دیکەی ئازای کوردە سپاس نیاز عەبدوڵڵا براوەی خەڵاتی ئاگی ئەمریکا لە پاریس لەگەڵ مافین مرۆڤان بە عالاقە دار دەکەن سلااف گەلی بینەران وەکو دەکەوێ ژنها و حتا 18 مەها بەیانکۆ دیسەمبەرێ ئەمێ بە ئاوایەکی ڕۆژانە بۆ چەند وەکنها بۆ رەبن داکۆ ڕۆمالەکە تایبەت پێشکە
لدار دکه فوتبولا ایسال جی یان کوپا ایسال جی بالکش براستی افجارا یکی کل هروها جدما کو قطر بری دورا 6 سالان هاته هالبجارتن جبو میوانداریا که حتى انها قلق الوزي تبتنا مش سمرا بيرايه بريشان روجان بريارك دويك يد هات دستندن يعني بريار دايا كو نهلا حسكرين تيمان ددما ليستكان ده بيرايه وخن لبلا او دكارن بري ليستكان بچند الكحولي وخن قال كس ذيك وكو قد خكرين دقلك جي دبيجن ما في قطر هيا بات سروكي فيفا ما بس تعمل فيديو برافانيا قطر كريان برافانيا بريارة حكومة رينماين واين تايبت هنا وهروها ويبقر مروف سيدم جميران بيبيرا بمينة او دكارة بله قالي بينرن هيجا وقال لك رخنين دنجي لقطر تنكرن قطري بن بيكرنين برفره ين مافين مروف لهم بركين كو ستاديوم ودزجهن دن ين ميفانداريا بر دمجميرين دريج لناف كار مرنا هنك جي ياري لفي ياري يوم البيت بيكتي حتى انها هين درنكتيه افكاري ما لاليه كنترول بالكيشه بهر حال امي فقرن ويكي ريخصني ما في مروف هروها خمباريا خوا سر هالوسطى قطر همبر كسن هفرقس خوازو هف يان ركا تشالك فانين مافين LGBTQ كتن بيش تنا هر کسکی لدما موندیال دکن لناب نشان و سمبول جنسی لجدی ورن دیار کرن. د ناورا قطر ولات میواندار و ان بهیویا کویاریا یکی سه خالان بدست وجبو اکوادور جی افجارا چارمینه کو بجدار دبه جبلان سنغال و هولندا جی د گروپا یکی لسر وان مجار موندیال باخفن نها کاوا حسو راهنر فوتبول و گولار بری تیمان اجتماعیه باسكو تبمرية بري حرتشتي از دخوازم وازوتا ام هم هافالون هم جي جيران شوكا گول چیه کی نافدار سر استا سوری و هرما کردستانی و نهال اروپا جی واسی بوم روزنوان خوزی اجی وقت بوباما یا ریزان کوا بلکی قال لك سباش بوتا طبعا سليمه قال لك جبركي كيفن جيرانك قال ام بحثا ويك بكن كاتش تشتكي بالكيش دفي هي ما بس طامن تيمن اوايكي جوش وهيجانك مزن بجداري في بيج برجي ببن طبعا كان بيجن حتى شغلات انا دو اوروبا دو امريكا الجنوبيه لان ام بهيفيني جو افصل فريقا ولا تكينه بجامعه افريقيا هن السنغال امكانياتي برباش كار الشكي باش المغربي كان قال لك باشن كارن حتى دمك دريج ميديان جاره تشوب بس بيشتر باشه كوات ازانمت الهولندا دمينه لتيما تشي اغوت بشكيريا بك هولندا يا ولا تكيدنه بتشوكي قال المانيا دمنا
از دبیجم هولندا امکانیاتی هنه بس نوکی وکو بلژیکان نوکو افریقی راستی بیجم ام ممگوی خوبم سر افریقی تقريبا همي لاعبي وان الدوريات الاوروبيه جيفينك باشا امورن سر مسألة ام بيجن اف قربالغا جول باندور وتأثيره للسر ياري وفان ليستيكان بكن اجر باندورك وهبه براستي ورزشيه بكن في رياضيه بكن وكو سياسة يعني بين الناف رياضية وش دبوا وك جيكي نخوش دبوا ميفاني تنا لازم تقدري خلكي بقى وش جيكي تيجي دولتك قانوناوي هي لازم مرة بجداري أناليز وشروفكرني ببه وكو ياريزانة كي بري وهروها يكي وكو بيسكاد المجود إيرو ليسكا يكيد نافرا قطر وكوادور وسبجي بيتر سبا ودسبا ودروجين بيدا اناليز وشروفيان بدن لايرو از خوازم بيتر بگشتي تباخف قالو شبيفي او تيمن يكون وكو ارجنتين يان برازيل وكو نمونه درجه كي المانيا تي فرنسا تي افانا مقارن بيجن فرصتي واني جامي جهاني ببن جهميه بلنترن از بيجم لعبان ليسكاني هاي برازيل والمانيا ليسكاني هاي بين فاندي بيدا امي بيتر بحثا تشوانيات شونا يان درباسبونا فان جيم وياريان بكن جارك دين قال لك سباس بو بجدارياتا كاوا حسو مرا بوج هولندا سباس بله بینرین هجاب وی که جیم گهشتن داویا وی بشه برنامه ما امی جاره کدن وگرن جم هفت ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانی هاتوچۆ ڕاگیرە سەدان کەس بەشداریان لە خۆپیشاندانێکی گەورەدا کردن خۆپیشاندانەکە لە بەردەم باڵۆزخانەی ئاسایشی باڵۆزخانەی ئێران گەیشتە شوێنی ڕووداوەکە لە کاتێکدا خۆ سەر دیواری باڵۆزخانەکەدا سەردەکەوتن. ژنان بەرز کردبەوە بە دروشمی ژن ژیان ئازادی و وێنەی ژی تەنوژل یاکۆف ئاکتەری خەلکی خاک کو ڕاستی ئالۆزیên شەڕی رووسیا و داگیرکردناوێ دەبن دناف ئۆکرانیادا ئەو دەرمانان ژی دیگەهینە 200 не дійшли. Одна. Варвара Сизова ya 65 salî bi xwişka xwe ya Kore li bajarê Ukrayna de topbarana Rusyayê de hatiye kuştin. Di meha tabaxê da ew li cihê karê xwe mir. Min heye me ji ber ewlehiyê ew şand Almanya. Ji kurê vê di meha sibatê de bi dilxwazî tevlî hêz bûye ji vê demê vir ve ti xeber jê negirt. Що там? Не встигла. Немає зв'язочку? Немає. І вісточок ніяких немає, так? Ну, то ж приїжджали, як я казала. Ну, він же повністю не сказав, ні за що. Це ж... Не можна, не можна. Але це люди, які ام دزانن او چ درمالان دگرن ام وان باش ناز دکن هن خزمین وان ل عنی شرهنه جانا روی من سورو بنفش دبه جبر ماچ کرنا لی Ji kes ji bo alîkariyê li pişta Zelyakovin du meh di nav xebata wan de dilxwazan bê pere bûn heya ku ser Twitterê dehsa wan kir. який також Maye êrgêna rûdişvanekê
دەمەتۆ بارانێدا ئەجە سەرێخوا بریندار کەتم برینەک بۆ دەبێ من بکەڤرم بچووک توژی ببۆ یەکێ جوانکاریە بۆ لە نەخۆشخانەیەکا هەرێمی زەریاکۆ دەبێژە کەسێن کو ئالیکاریە وان دەکەن نە تەنێ ji بۆ خواردن و دەر و پیر وی وەک ماڵباتێ خوا دەبینن بەرێ شەر زەریاکۆ لە مرخەبەتی ji bo Anna Kosuchenko rûken di befrêda maya û ji bo ji duh were 383 سنتیمترên befrê barîn yekem pêla befirbarînê ya bihês li wîlata Nê Yorkê bû û bû sedemê birina befrê barîn li parka Orchard ya tîmê futbola Emerîkî 196 183 سانتیمترên befrê barînan dibînin di van dîmenan da ku pêkiya befrê ku li Amerîka dest pê jî hatiye rawistandin mayê van du rojan dest هەر شاد و بەختەوەر بن. خدا حافظ.